هاورد ما بۆ لای دکتۆر مەسعود بۆ ئەم خەستەخانە وتی ئەمە ژەهراوی بۆ تشتێکی پێداوە ماری بچکەڵە لێداوە. ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگ پێویست بە ژیانی نەخۆشەکانمانەوە دەکەین، ئەویش بابەتی پێوەدانی مار، دووپشک یاخود هەر ئاژەڵێکی دیکە کە لە وڵاتی ئێمە مار و دووپشک زیاتر باوە. حاڵەتەکە لەوانەیە لەلایەن هەندێک نەخۆشەوە بە هەند وەرنەژیرێ، بەڵام لە لای هەندێک نەخۆشی دیکە لەوانەیە ببێتە هۆی هەستیاری و حساسیەکی زۆر یاخود ژیانی نەخۆشەکە بخاتە مەترسیەوە. لە حاڵەتی ڕوودانی پێوەدانی لەم شێوەیە چی بکەین؟ ئایا خطواتەکانی فریاگوزاری سەرەتایی چین؟ بەر لە هەموو شتێک لە حاڵەتی ڕوودانی ئەم جۆرە پێودانانە پێویستە داوای هاوکاری لە دەوروبەرمان بکەین و دەوروبەرمان ئاگادار بکەینەوە. دواتریش ئەو جێی پێوەدانەکە وەکو هەر برینێکی دیکە مامەڵی لەگەڵدا بکرێت، ئەویش سەرەتا بە شوشتن و خاوێنکردنەوە. ئەگەر سندوقی فریاگوزاری لەدا بوو، تاقیمکردن و خاوێنکردنەوەی و کۆنتڕۆڵکردنی برین یاخود خوێنبەربوون نەزیفی ئەگەر هەبوو، ئەویش بە بەکارهێنانی گۆزێکی تاقیم و خاوێن یاخود ئەگەر هیچت دەست نەکەوت بە پڕۆیەکی خاوێن جێگای برینەکە دابپۆشرێ و ببەسترێتەوە و پێویست دەکا جۆری گەستنەکە و سەرچاوە و هۆکاری گەستنەکەش دیاری بکرێت. بەرمونە ئایا پێوەدانەکە بەهۆی مارەوە بوو یاخود دووپشک یاخود گەزەی سەگ و پشیلە و یا هەر ئاژەڵێکی دیکەیە. ئەویش بەهۆی ئەوەی کە سەردانی نەخۆشخانەت کرد بزانن کە کامە دژەژارت پێ بدەن. دوای ئەوەی کە خۆت لە مەترسیەکە بە دوور گرت و برینەکەت کۆنتڕۆڵ کرد و دادپۆشی، پێویست دەکا سەردانی نزیکترین نەخۆشخانەی خۆت بکەیت، چونکە لە هەندێک حاڵەت کە تووشمان بووە ئەوەیە کە نەخۆشەکە لە سەرتادا حاڵەتەکەی بە هەند وەرنەگرتیا، تەنیا ئازارێکی کەمی هەبووە، بەڵام دواتر بوویتە هۆی ئەوەی کە ئازار ئەستوربوونێکی زۆر لەو پەلەی لەو دەست و پەنجە و پێی دروست بێ لە شوێنی پێوەدانەکە. لە هەندێک حاڵەتی دەگمەنیش لەوانەیە بێتە هۆی ڕەشبوون و شینبوونەوەی سەرە پەنجە و یاخود ئەو جێی کە تووشی پێوەدانەکە بووە. خوا نەخواستە لە هەندێک حاڵەت لەوانەیە بێتە هۆی ڕەشبوون گەنگرینی ئەو شوێنی کە تووشی پێوەدان بووە، کە لەم حاڵەتە پێویستی بە نەشتەرگەری خاوێنکردنەوەی برینەکەی دەبێ و خوا نەخواستە ئەگەر حاڵەتەکە ئێهمال بکرێت بگاتە ڕاددەی ئەوەی کە تووشی بڕینەوەی ئەو ناوچەیەش ببێ. لە هەندێک حاڵەت کە ژەهرەکەی زۆر بەهێز و بەتینە، لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە هەستیارێکی زۆر توند و لە ناکاو دروست بێ، زۆر بە خێرایی حاڵەتی نەخۆشەکە بەرەو خراپی بچێ، ئەویش بە ماکەکانی هەستیاری لە ڕێڕەوی هەناسی تەسک دەبێتەوە و بە تەنگەنەفەسی دەردەکەوێت یاخود سووربوونەوەی چاو و دەستی و پێستەکانی کە دەبێتە هۆی ئەوەی کە لە هەندێک حاڵەتی خراپدا بگاتە هۆی ئەوەی کە ئەو نەخۆشە تووشی گیان لە دەستدان بێ. بۆیە پێویستە هەموو کەس ئاگاداری خۆی بێ، زوو خۆی بپارێزێ و زۆر خۆی بپارێزێ و زوو چارەسەری وەربگرێ و بە زووترین کات سەردانی نەخۆشخانەکان بکە. بۆ نمونە لەو حاڵەتەی کە هەمان بوو، پیاوێکی بەتەمەن کە بەداخەوە تووشی پێوەدان بوو، لەگەڵ ئەو پێوەدانە کێشەیەکی دیکەشی هەبووە کە پێشتر تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بوو، بۆیە لە بیری زۆر بەبیری نەداهاتەوە ئایا کەی بوو و چۆن بوو حاڵەتەکەی، تا ماوەیەکی زۆر بەسەر حاڵەتەکەی داڕۆشت بوو بووە هۆی ڕەشبوونی ئەو پەلەی. خۆشبەختانە لە کاتی سەردانیکردنی ئەمە زوو بە زوو تەشخیصمان کرد و پاش ئەنجامدانی نەشتەرگەری و خاوێنکردنەوە و لابردنی هەموو ئەو پارچە ڕەشبووانەی کە تووشی گەنگرین ببوون، نەخۆشەکە خۆشبەختانە حاڵەتەکەی زۆر بەرەو باشی چوو، تەندروستێکی باشەوە ڕەوانەی ماڵەوە کرایەوە. وەڵا بە قوربان، ئەمە ڕۆیی لە پشت ماڵمان خەریک مبەڕدە بوو، هاتە ژوورە وتی قاچ ئەم لاقەمە هینە ئەخورا و ئێشی هەبوو نەختێ. سێ ڕۆژ بێدەم و بێ جوان کەوت، تاو لەرزوون لە خواردن کەوت،
هاوردمان بۆ لای دکتۆر مەسعود بۆ ئەم خەستەخانە وتی ئەمە ژەهراوی بۆ تشتێکی پێداوە ماری بچکەڵە لێداوە بۆ خۆی وەهای لە لاقی هات ئەو بۆ مانگی ئەچێ دکتۆر مەسعود عیلاجی کرد ئەوەل خوا و دووەم ئەو الحەمدلله زۆر باشە فەرقی کردە وەڵڵا لەبەرەوە هاتن ئەم خەستەخانە و تەنە ئەم خەستەخانە زۆر باشە و یعنی زۆر مدارەی نەخۆشەکەن و بەڕەحمنە الحەمدلله گشتیان باشن دکتۆر مەسعودش زۆر باشە لەگەڵ ئێمە خوا لێ ڕازی بێ میهرەبانی دڵسۆزی و لێزانی